باشە سڵاو وەرزان سڵاو ڕێزم هەیە بۆ هاوڕێیانی فەیسبوک و هەروە سڵاو ڕێزم هەیە بۆ گەنجان و لاوانی کوردستان. ئەم بابەتەمان تایبەت دەبێ بە پەردەی کچێنی لە نێوان خوراافە و زانستدا. دیارە پەردەی کچێنی یاعتیبارێکی یەکجار زۆری هەیە لە کۆمەلگا دواکەوتووەکان، لەوەشدا بۆ نمونە لە کۆمەلگای کوردی و هەروە لەو کۆمەلگایانەی کەوا بۆ نمونە کۆمەلگای دینین بە تایبەتی لەناو کۆمەلگای ئیسلامیدا و یاخود لەناو ئەو کۆمەلگایانەی کەوا کۆمەلگای خێڵەکی و عەشیرەتی یا قەبیلەیین. زۆر کچ یا زۆر ژن بە شێوەیەکی گشتی ئەگەر هاتوو قسە بکەین، دیارە لەو قسانەی کەوا من ئەمڕۆکە قسەی لەسەر دەگەم کچ بە مانای ئەوە دێ کەوا شووی نەکردی و پەردەی کچێنی هەیە، ژن بۆ مانایە دێ کەوا بۆ نمونە شووی کردی و پەردەی کچێنی نەماوە. تەنها بۆ ئاسانکردنی بابەتەکە دەمێت تۆزە قسە و باس سەبارەت بەم خوراافەیە بکەم. دیارە زۆرن ئەوانەی لە کۆمەلگای ئێمە بەهۆی نەمانی پەردەی کچێنیەوە سزادراون، کوژراون لەلایەن باوکیان، دایکیان و هەتاوەکو دوایی. زۆرێکن لەو کچانەی کاتێک بەخۆشی خۆیان بێ یاخود بەخۆشی خۆیان نەبێ بەشوو دەدرێن کە ئەو شەوەی دەچن لە بۆ نمونە شەوی هەنجوینی یاخود مانجی هەنجوینی دەیانەوێت لەگەڵ ئەو هاوسەرە بەسەر بن کە شویان پێکردووە، دەبینی زاوا کووە گوایە خاوەن کەرامەت و شەرەفە کچەڕەوانی ماڵی باوکی دەکاتەوە، دەڵێ کچەکەتان بێپەردەیە یاخود کچەکەتان خۆی دۆڕاندووە و هەتاوەکو دوایی ئەوانش چی دەکەن؟ کچەکە دەکوژن لە زۆربەی زۆری حاڵەتەکاندا بە تایبەتی لە کۆمەلگا دواکەوتووەکان. من بەش بە حاڵی خۆم کاتی خۆی لە نەخۆشخانەی لەدایکبوونی شاری هەولێر کارم دەکرد کاتێک من مقیم بووم و ئەو کاتی من ستایجەر بووم پۆلی شەشی کۆلیژی پزیشکی چەند حاڵەتیش لەم بابەتەمان بینی لەگەڵ یەکێک لە دکتۆرە ژنە بەڕێزەکان کەوا توانی زۆرێک لەو ژنانە ڕزگار بکات لە دەستکوشتن. بۆ نمونە من حاڵەتێکم بە بیردەیەکەوە زاوایەکی کابرایەکی بێعەقڵ جەمەدانیەکی لەسەر بوو لەگەڵ بۆ نمونە گوایە زاوایە لەگەڵ دایکی هات و کچەکەیان هێنا کەوا شەوی پێشووتر بۆ نمونە چوو بوونە شەوی پەردەوە، هینای بەو دکتۆرە ئەخستاییە نیشاندا کەوا ژن بوو. من هەر لەو شوێنەی ئێستالەتی لە شوێنی خۆم تاوەکو ئەو شوێنە ڕێزم هەیە بۆ ئەم دکتۆرە خاتونە بەڕێزە چکە توانی زۆر ژن لە مەرگ ڕزگار بکە. گوتی من کاتێک بۆ نمونە جیماعم لەگەڵی کردێت جیماع خوێنی لێ نەهاتووە، گوتی دەمەوێت بزانم ئەگەر هاتوو بۆ نمونە کچ نەبیتن من خۆم دەیکوژم چکە ژن بە ژن بووە، لەبەر ئەوەی ئەوان کچی ئێمەیان ئێستا کردووە بە ژن و لەبەرەوەی کچەکەی وان ئەگەر هاتوو کچ نەبێ ژن بێ ئەوە مافی خۆمانەکەوا بیکوژین. بەڵام ئەم دکتۆرە بەڕاستی هەڵوێستی زۆر جوان بوو. ئیتر لەگەڵ چوو فەحسێکی کرد و هاتەوە گوتی بەخوا کوڕم، گوتی تۆ زۆر بێ عەقڵی، گوتی بۆ گوتی جاروێ خوێنەکەی دەرناچی خوێنەکەی دەچیتە ناوە. گوتی ئەم بووکە ئەم خاتونە خوێنەکەی چووە بۆ ژوورەوە کچە و هەتاوەکو دوایی لە ڕێگە ئەمەوە توانی بەڕاستی ژیانی زۆر کەسێک لە مەرگ بپارێزێ. ئەوە کۆمەلگای ئێمەیە. دەنگ نییە بەڕێزان، ئەگەر دەنگ هەیە دوێکمان بۆ بنووسن زەحمە نەبێ، ئەگەر دوێکێ ببورن. ئێمە کاکە گیان وەکو ئیسلامیەکان کامیرەی متەتەوڕمان نییە، کامیرەی متەتەوڕمان نییە لە ستۆدیۆ و بین لە پشتەوە تەلەڤیزیۆنێکمان لە پشت بیتن و ئاوا دەستی بۆ درێژ بکەین و شتی لەو بابەتەمان نییە. داوای لێبوردن دەکەم. ئەگەر بگەڕێنەوە بۆ مەوزوعی پەردەی کچێنی چییە و ئایا ئەمە خوراافەیە یا ڕاستیە، لە سەرەتا ئەگەر هاتوو بگەڕێنەوە بۆ قۆناغی کۆرپەلە کاتێک کونی زێ دروست دەبێ، ئەم پەردەیە وەکو پاشماوەی دروستبوونی کونی زێ لە هەندێک کچدا دەمینێتەوە، باشە وەکو پاشماوە وە جۆرەکانی گیان. بۆ نمونە لە هەندێک ژن هەیە کەوا زۆر تەنکە بە یەک پازدا یەک باز بداتن دەتەقێ بۆ زانیاریتان. لە هەندێک کچدا هەیە لە بنەڕەتەوە کون نییە لەبەرەوە سووری مانگانەیان نابێ، خوێنیان لێ نایە و ئەم کچانە بۆ نمونە تەمەنیان لەگە 17-18 ساڵ خوێن یا سووری مانگانە نابینن لەبەرەوەی خوێنەکە پەنگ دەخواتەوە و هەموو مانجێک دەمژرێت و دووبارە خوێنەکە پەنگ دەخواتەوە. لە هەندێکیان هەیە بۆ نمونە تەنها قڵیشێکە، لە هەندێکیان هەیە تەنها چەند کونێکە و لە هەندێک کچ هەیە لە بنەڕەتەوە ئەو پەردەیان نییە بۆ زانیاریتان. کچە
بە پێی پێناسەی کۆمەلگای دواکەوتوو کچێکی شەریفە بۆ نمونە چاوبازیشی نەکردووە خەیاڵی لە پیاویش نەکردووە بەڵام پەردەی کچێنی نەبووە ئەمە بۆ زانیاریتان ئەم ڕاستیە باش بزانن و من هەمیشە وتومە من ڕاستی زانستیەکان بۆ هیچ کەسێک ناشتێنم وەک خۆی باسی دەکەم کچ هەیە پەردەی کچێنی نییە باش ئەو ڕاستێ بزانن وە کچیش هەیە ئەو پیاوانەی کەوا شەرەف لە نێوگەڵی ئافرەتدا دەبینەوە دەبی ئەو کچانیان پێ زۆر شەرافەتمەند بێ کەوا پەردەی کچێنیان لە کڕکراگەیە وەکو لوتی پیاو یا وەکو گوێی پیاو تێدەگەی ئەگەر وەبی لە ڕوانگەی ئەمانەوە دەبی ئەم کچانە زۆر شەرافەتمەند بن اینجا خۆتان دەزانن دەنگ نەما دیسان دەبی زۆر شەرافەتمەند بن چکە ئەو پەردە تەنانە بە پیاو ناشتێ بە پیاو نادڕێ دەبی بیبەی بۆ لای دکتۆر نەشتەرگەری بۆ بکە ئەم پەردە کڕکراگەیە لابەرێت و پەردەشێ لاستیقیە کاتێک زەواجی لەگەڵ دەکەی وەکو میزڵدانە ناشتێ ناتەقێ نادڕێ تەنها ئەو کاتە دەدڕێ کاتێک ئافرەت مناڵی دەبێ لەبەر ئەوە ئەگەر کچێک خوێنی لێ هات مانای ئەوە نییە کەوا تەواو یعنی هینە و ئەگەر خوێنی لێ نەهات مانای ئەوە نییە کەوا پەردەی کچێنی نییە چکار بە گوتم کچ هەیە بە پێی هەندێک دراسە 500 لە کچان پەردەی کچێنیان نییە وەرگوتم نسبەتێکی تریان پەردەی کچێنیان مەتاتیە واتە وەکو باڵۆن وایە لاستیکیە هەرگیز ناتەقێ تەنها لە کاتی مناڵبوون دەتەقێ بۆ زانیاریتان لەبەرەوە گەر هات و هاوسەرگیریتان کرد و کچێکتان هینا و ئیتر ئەگەر خوێنی لێ هات ئیتر تەواو یعنی هەمووشت کولفی کولە و باشە و بەڵام ئەگەر خوێنی لێ نهات ئەو ئافرەتە هی نییە واز لەم ئەقلیەتە بینن ئەم ئەقلیەتە هیچ بنج و بنەمای نییە تەنها لە ئینسانی مێشک دواکەوتوو بێعەقڵ ئەو تێڕوانینە دەوەشێتەوە هیچ تر نییە من دەزانم لە کۆمەلگای کوردی پیاو بەکەی خۆی دەتوانی هەمووشت بکە بچیتە دەرەوە سێکس بکە دەست لە ملانێ بکە چاوبازی بکە وە کاتێک دەستە ماڵەوە زۆر بە شانازیەوە باسی خۆشەویستەکەی دەکات بۆ خوشتی یا بۆ هەرکەچێک کاتێک لێ دەپرسن دەڵێ ئەو کتە زۆر شەریفە من خۆشم دەوێت بەڵام ئەگەر خوشکەکەی خۆشەویستی کرد خوشکەکەی بێناموز دەبێ و قەحپە دەبێ و ئیتر سەری خانەوادەکەی شۆڕ دەکات ئەمە تێڕوانینی پیا و تاچی کووردە بۆ کۆمەلگا چکە خۆی پێ باڵا دەستە کۆمەلگایەکی پیا و سالاریە ئەوانەی خوشتیشی لە خوارەوە بەکەم سەیریان دەکات شەرەف و کەرامەت و ناموسی خانەوادە لە نێوگەڵی ئافرەتدا دەدۆزنەوە تەوا ئەم بابەتە ئەگەر بگەڕێنەوە هەروەک گوتم ئەمە پاشماوەی دروستبوونی زێیە کاتێک زێ دروست دەبی لە هەندێک کچدا ئەم پەردەیە دەمینێ بە شکل و شێوەی جیاواز هەروەک ئاماژەم پێ کرد بەڵام لە هەندێک کچدا ئەو پەردەیە ئەسڵەن بوونی نابێ و ئەم پەردەیە دواتر ئیش و کاری ئەوە نییە کەوا بڵێ فلانە کەس پاکیزەیە و فلانە کەس پاکیزە نییە یا فلانەکە شەریفە و فلانەکە شەریف نییە نەخێر ئەم پەردەیە ئەگەر هەبێ وەکو هیلالێکە ئاوە هیلالێکە لە زۆربەی کچان کە ئەو هیلالە هەرگیزیش ناتەقی تاوەکو دوای منداڵ بوون ئەم هیلالە تەنها ئیش و کاری ئەوەیە چکە لە ئافرەتدا ئەگەر سەیری ئەندامی زاوزەی بکەی و کونی میز بکەی لە یەکەوە نزیکن بۆ ئەوەی میکرۆب داخلی زێوە نەبێ ئەم هیلالە بوونی هەیە ڕێگرە لەوەی کەوا بۆ نمونە میکرۆب بچێتە ناو کونی زێوە ئەگەر میکرۆب لە مناڵیەوە چۆ ناو کونی زێوە یاخود دواتر ئەندامی زاوزەی مینە هەو دەکا کاتێک هەو دەکا بۆڕیەکانی مناڵدان دەگرێت کاتێک گرتی ژن یا کچ دووچاریی دەبێت دووچاری نەزۆکی دەبێت هیچ ئیش و کاری تری نییە باشە هیچ ئیش و کاری تری نییە ئەمە پەیوەندی بەوە نییە یعنی لەبەر ئەوە هیوادارم یعنی تاوانی زۆر کرا لە ژێرناوی پەردەی کچێنی تاوانی زۆر لە کۆمەلگای ئێمە ئەنجامدرا زۆرێک لە ژنان یا لە کچان کوژدران لەبەر ئەوەی پەردەی کچێنیان هەر لە بنەڕەتەوە نەبووە یا لە دایک بووینە نەیان بووە یا ئەوەیە کاتێک زاوا چووە بۆ نمونە پەردەی کچێنی خوێنی لێ نەهاتووە بێ ئەوەی کەوا بزانن مەوزوعی پەردەی کچێنی چیە وەک ئاماژەم پێکرێ کڕکراگەیە لە ئەساسەوە خوێنی لێ نایە هەیە لە بنەڕەتەوە نیەتی هەیە لاستی چیە ناتەقێ تاوەکو مناڵیان دەبێت لەبەر ئەوە پەردەی کچێن هیچ ئەتیباری نیە تەنها خوراافەیەکە لەو کۆمەلگایانەدا بوونی هەیە کەوا کۆمەلگای دواکەوتون کەوا لە کۆمەلگای دواکەوتون و
هەروەک گوتم هەندێک لە پەردەکان بەڕادەیەک تەنکن کەوا کچبێک بەربوونەوە دەتەقێ بۆ زانیاریتن جا کێشەکە لە چیدایە لە کۆمەلگای ئێمە تەنانەت بەڕادەیەک ئەو پەردە گرنگکراوە و مهمە کاتە کچێک کەوت تۆزە خوێنی لێهات دەبی بیبن بۆ دکتۆر فەقیرەی دەرپێکەی دابکەنێ دکتۆر سەیر بکە بزانی پەردەکەی تەقیوە یاننا دەبی بچی تەقریرێکی پۆلیسیش بێنی کەوا کەوتووە و پۆلیس تەقریرەکەی بۆ بنووسی و بیبا بۆ لای دکتۆر اینجا دووبارە دکتۆر فاسی بکاتەوە تەقریرەکەی بنووسی ختمی موختاریشی لێ بدرێ ختمی مەحکەمەی لێ بدرێ ختمی پۆلیسی لێ بدرێ دواتر چیە جەنابی کاتە کەسێک کاتە خوازم وەڵا کچەکەمان کات خۆی بەربوویتەوە ئاگادار بە ئەم پەردێک خوا کۆمەلگای ئێمە بە چی گەیشتووە یعنی ئەمە کەی وەضعە یعنی ئەوەی کەوا بەناوی ئەخلاقیاتە لە کۆمەلگای ئێمە تەنها لە نێو گەڵی ئافرەتدا دەیبینەوە هیچی تر نییە ئافرەت دەبی پەردەی هەبی ئافرەت دەبی قیبکەی ببڕێ ئافرەت دەبی بە جۆرەك دابنیش ئافرەت دەبی ئاوابی ئافرەت دەبی ئاوابی دەگەی ئێمە وێران بووین بە تەواوی بووین بە کۆیلەی دینێکی عەرەبی دورگەی عەرەبی 1400 ساڵە مشت و مڕ دەکەن نەگەیشتوونەتە بڕیارێکی یەکلاکەرەوە قیتکەی ژن کچ ببڕێ یا نەبڕێ ئەویان دەڵێ ببڕێ ئەویان دەڵێ نەبڕێ ئەویان دەڵێ بڕین فەرزە ئەویان دەڵێ سوننەتە 1400 ساڵە ئەو مناقەشە دووبارە و سێبارە و دەبارە و هەزار بارە دەبیتەوە تا ئێستاکە نەگەیشتوونەتە یەک بڕیاری یەکلاکەرەوە گەر هاتوو لەسەر مەوزوعێکی لەم بابەتە 1400 ساڵە مناقەشە بکەن و خۆتان یەکلا نەکردبیتەوە ئەی سەبارەت بە بابەتەکانی تر دەبی چی بکەن لەبەرەوە هیوادارم گەنجی کورد ئەخلاقی مرۆڤ لە نێو گەڵدا نەبینێتەوە جوانی مرۆڤ لە هەڵوێست و ویژدان و ڕازگۆییدا ببینێتەوە هەروەک چۆن بۆ نمونە تۆ چی بۆ خۆت پێدڕەوایە بۆ هەموو کەسێشتر پێدڕەوابی ئەگەر تۆ ڕۆژێک لە ڕۆژان چاوبازیت کردووە بەلاتەوە زۆر تەبیعی بیکەوە کچێک ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان بینیت ئەویش چاوبازی کردبی ئەویش مرۆڤە گەر هاتووی تۆ لیمبیک سیستەمت هەیە ئەویش هەیەتی لە مێشتی گەر تۆ حەز و ئارەزوت هەیە ئەویش حەز و ئارەزووی هەیە بەلاتانەوە زۆر تەبیعی بێ لەبەرەوە هیوادارم کەوا کۆمەلگا وشیار بێتەوە سەبارەت بەم بابەتە هیچی تر گوێنێ لە کۆنەپەرستان مەگرن کەوا ئەخلاقی مرۆڤیان ڕەبت کردووە بە نێو گەڵیانەوە ما لە علم ئەو بێ ئەخلاقی کە خۆیان دەیکەن بێ نمونەیە بۆ نمونە بۆ خۆیان ڕێگا بە خۆیان دەدەن لە ڕۆژێکدا لەگەڵ یەک کچی ئێزیدی 100 پیا و لەژێر ناوی جیهادی نیکاح لەگەڵی بخەوێ بەڵام کاتێک ژنێک بۆ نمونە سێکس دەکات دەچن بەردبارانی دەکەن ڕەجمی دەکەن بە پێی ئایەتەکانی خۆیان بە پێی حەدیثەکانی خۆیان ئەم بابەتە سەبارەت بە پەردەی کچێنی بوو تەنها خوراافەیە ئەسڵ و ئەساسی نییە بێبنەمایە قسەی قۆڕە هەر مرۆڤێک کەوا ئینسانێکی خەلوق بێ ئینسانێکی مؤەدەب بێ ئینسانێک بێ بەهای مرۆیی لابێتن بەڕاستی هیچ ئەتیبار بۆ ئەم پەردەیە دانانێت و لە بابەتێکی تر لەگەڵتاندا دەبم سەبارەت بە خەتەنەکردنی کچان یاخود ئەوەی کەوا پێی دەوترێت کۆماندۆ ئۆپەرەیشن ئۆپراسیۆنی کۆماندۆ کەوا بۆ نمونە تەختی دەکات ئاها دەیبڕێ یعنی تەختی دەکات وەکو کۆماندۆ چۆن لە فلیمەکان هەیە کاتێک دەچێت بۆ هەر گوندێک یا بۆ هەر شارێک وشک و هەمووی دەبڕێ هەموو ئەها بینایە ناهێلێ ئەوە پێی دەوترێت کۆماندۆ ئۆپەرەیشن کەوا هەمووی دەبڕن لە دەرەوە تێدەگەی هەر شتێکا تۆزە کات بیتە دەرەوە ئاوا دەیبڕن تێدەگەی خۆی لەگە بڕینەکەیتی بەڵام دواتریش کاتێک ژندەیەنی دەڵێ من هیچ خۆشی لێ نابینم خۆت باوکی باوکم خۆت ئاینەکە دوا دەڵێ دەبی ببڕێ ئەوە بڕاوە و فەقیرێ نیکبەت بووە تێدەگەی من کاتێک شەر بۆ ئێوە لەگەڵتاندا دەبمەوە دواتر سەبارەت بە بابەتێکی سەبارەت بە کارەساتی خەتەنەی ژنان یا خەتەنەی کچان بابەتەکانمان بەردەوام دەبێ هەوڵ دەدەین ڕۆژانە دووسێ بابەت قسە و باسی لەسەر بکەین یەکێک لەو بەڕێزانە پەیامێکی جوانی ناردبوو گوتی هەوڵ دە بەرنامەکانت ڕیکۆرد بکەی بە تەکنۆلۆجیایەکی پێشکەوتوو دواتر دای بەزێنێ
بڕوا بکەن مەجاالم نابێتن زۆر جاڕێ بۆ منە خەریکی خوێنەوە شتی ئەوم بابەتێکم بە مێشکدا دێ دێم دادەنیشم دەڵم یەڵە باباسی بکەین لەبەرەوە سەختە بۆ من بەڕاستی ڕیکۆردی بکەم و دوای ڕیکۆردکردن و هەتاوەکو دواتریش زۆر خۆشە ڕاستەکەی جاربەجار دەبینم جوێنم پێ دەدرێ هەرەوە دەبینم دەڵێن بەڕاستی لێ دێ زۆر جوانی بەو جوێنەت دووبارە باشە کاتان خۆش سوپاسان دەکەم هیوادارم هەر شاد و سەرفراز بن و هیوادارم گەنجی کورد کە زیاتر مێشتی بکرێتەوە نەکەویتە ژێر کارکردی و تەسیری عەقڵیەتێکی دواکەوتووی دوورگەی عەرەبی کە دەیانەوێت کۆمەلگای ئێمە بەرەو هەندەرانی زیاتر و زیاتر ببن هیوادارم گەنجی کورد زیاتر وشار بێتەوە زانستیانە منطقیانە لۆزیکیانە بە دوای بابەتەکاندا بچێت ئەو پەرڕێزم هەیە زۆر سوپاس